دوو خوێندکاری سەرکەوتووی نابیستن و دڵخۆشن بەشداری مەراسیمێکیان کردووە. دوو خوێندکاری نابیست بۆ یەکەم جارە لە ناوچەکە و دەوروبەردا قۆناغەکانی ئامادەیی و پۆلی دوانزەیان تێپەڕاند. لەگەڵ باوکی دڵخۆشە چونکە قۆناغی ئامادەی تەواو کردووە و هەنگاوەکانی بەرەو ئایندەیەکی گەشە و جێگای دڵخۆشیە بۆ خێزانەکەی. پلانی چێ بۆ ئایندە ئەوێت چی بکات لە دوایم قۆناغا؟ حەزەکە بخوێنێت زانکۆ تەواوکە. چی بەشێک حەزەکەی چی بەشێک؟ نازانێت چۆن ئەبێ لەوانەیە حەزی لە مەحامیدە. بە چاو دەبیستن و بەدەست دەدوێن. بۆ یەکەم جارە دوو خوێندکاری نابیست لە سلێمانی قۆناغەکانی خوێندن دەبڕن و هەنگاوەکانیان بۆ ئایندە ڕۆشنایە و پۆلی دوانزەیان تەواو کردووە. ئەڵێ یەکەم جار لە دەوری یەکەما سفرێکم هەبووە دووبارە ئیمتیحانم کردوێتەوە دەوری دووەم. ئەوەی من نابیستم وەکو ئەوانی کە نیم گفتە بم کەس نییە تەرجمەمان بۆ بکات تۆزە بەوە ئیزعاجە بم. قسەکردن وەک دەرمان وایە ئەگەر کەمت کرد بە سوودە و ئەگەر زۆرت کردت کوژێ، بەڵام ئەم خاوەن پێداویستە تایبەتانە نەکەمیان بۆ ئۆترێ و نەزۆریش. بێگومانە ئەم قۆناغیان بڕێ ئەمە سەرکەوتنێکی زۆر گرنگە کە ئەمان بڕیان بەبێ ئەوەی کە جیاوازی بکرێت لەگەڵ خوێندکاری ئاساییە بە هەمان پرسیار و بە هەمان بەشداریان کردو زانست بەشداریان کردو، بەڵام ئەبێ ئەمە کارێکی زۆری بۆ بکرێت کە ئەمان بتوانن بەردەوامن بچنە پەیمانگاکان بچنە زانکۆکان، ئەبێ منهەجی تایبەتیان بۆدان زیاتر منهەجەکان پیش عملی بن پیشەیی بن باشترەوە لەوەی کە لەین بن. بەنسبەت نابستانەوە زمانی دایک شەرتی ئەساسیە. داواکاریمان لە حکوومەت ئەو خاوەن پێداویستە تایبەتیانە ئەو خوێندکارانە یارمەتیان بدەن و هەوڵێکیان بۆ بکەنوانێ و مامۆستاشیان بۆدانێن بە حەقەت ئێستا و خوێندکاری ئێمە کە ئەو قۆناغی تێپەڕاند لەگەڵ تەرەوە ئاسایەکانی کە زۆر جیاواز بوو. بە دروشمی فێری زمانەکەمان بن بۆ ئەوەی لێمان تێبکەن مەراسیمێکی ڕێزلێنانیان بۆ ئەنجام درا لە پای سەرکەوتنیان چونکە هەوڵەکانی ژیاندن بەردەوامە. ئەوە تا ئەمان پۆلی دوانزەیان تەواو کردووە و چاوەڕوانی هەوڵەکانی حکوومەتن بۆ ئەوی بتوانن لە زانکۆ بەردەوام بن لە پرۆسەی زانست. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان، سلێمانی.